هێرش سەنگەری کوڕی لالە حەمەد سەنگەری کوڕە بچکۆلانەکەمان دوێنێ وەفاتی کرد. بەڕاستی ڕاستە برای من بوو کوڕی ئێمەیە، بەڵام کوڕی ئەو ڕەفیق و برادەرەکانی خۆیان زیاتر بە خاوەنی ئەزانن و کارەساتێکی ناخۆش و ئینکاری لە ئیشی خوا ناکرێ، ئەوە وایە. بەڵام ئێمە گلەیمان لەو لایەنە پەیوەندیدارە هەیە کە پەیوەندیان پێوە ئەەکەین بۆ ئەوەی هاوکاریمان بکەن ئەو کەسانی کە نەخۆشەکەون، بەڵام بەداخەوە بەهانەمان نەهاتوون. مێژگان تەلەفۆنی یەکەم بۆ دکتۆر سیروان بە هەڵیگرێ بۆ ئەوەی بزانن چی ئەڵێ. دکتۆر سیروان کردم بۆی هەڵی گرت یەکسەر تەلەفۆنەکە، هەر ئەوەم پێوەتم دکتۆر گیان من کوڕی لالە حەمەد سەنگەریم، هێرشی برام ناساغا، دەوانێت پێویستمان بۆ ئۆکسجین بێ. هەر ئەوەم وت یەکسەر وتی نا ئۆکسجین ئەدەم، نە کەس ئەنێرم بۆ ماڵەوە، نە ئەسعاف ئەنێرم، نە ئەسعافیش ئەنێرم بۆ سلێمانی. وتم بۆ وتی ئەوە وایە خەرارە، وتی وایە نەخۆشی پێ ناگوێژنەوە ئەسعاف بۆ کۆرۆنا. ئەمە ئێمە دووەم جارە بێ ئۆکسجین هەم باوکم وەفاتی کرد، پیان نەدەن تا پیان دای درەنگ کەوت. ئەوە گلەکەمان زۆر گەورە بوو لەبەر خاتری هێرش هیچم نەوت ئەو کاتە. وتی کاکە هیچ مەڵێ، ئیتر دووەم جار ئێستا کە ناتوانین بێدەنگبی لەو ئاستا، ئەوە برینەکە زۆر سەختە. ئێمە داوا ئەەکەین ئەم سیستەمە چاکرێت، سیستەمی تەندروستی لە گەرمیانی وێرانە، خەڵک زۆر بەدەستی و ئەناڵێنێ، یعنی ئەمە دەرگایەک بێ بۆ ئەوەی ئیتر چاکرێ.